بابەتی ناخۆش و تراژدی هەیە دوور بکەوینەوە ئەم شەو لە با بڵین شەوی ڕابردوو لە ناوچەی دیالێژە چەپەچنارە فستیڤاڵی پاییزە بە بەشداری سەدان خێزان و هەروها جیان کاراکتەری دیاری کوردستان ئەنجامدرەوە کەڵێک بۆەوەی کە سەرنجی گەشتیاران ڕابکێشێ بۆی کە ناوچە کوردستان یاخود با بڵین ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بە تایبەت سلێمانی با بڵین سەردانیان بکەن لەلایەن وڵاتانی تر یاخود بڵێن نەتەوەکانی دیکە شەو ببینرێن و بتوانن یاخود لە ناوەڕاست و خواری عێراق خەڵک بێن بۆ ئەو شوێنە گەشتیاریانە کە بێگومانەمە سوودێکی زۆری بۆ ناوچەکەش دەبێت. ئێمە سەبارەت بەم بابەتەوە سەبارەت بە باسکردن بۆ فستیڤاڵی کام شەو بەڕێوە چوو گفتوگۆکەین لەگەڵ میوانەکەمان بارام ڕزگار ڕێکخەر و سەرپەرشتیاری گەشتی ناوخۆی ڕێکخراوی مێرکا کە ڕێکخراوی مێرکا ڕێکخەری ئەو فستیڤاڵە بوون. کاک بارام بەخێر هاتی سپاس بۆ کاک بارام ئەگەر بێت باسێکی فستیڤاڵەکەم شۆمان بۆ بکەن ئاماژ لە ڕێخستنی ئەو فستیڤاڵە چی بۆ چالەکانی کە لە فستیڤاڵەکەدا پێشکەش کران چی بوون؟ ئەم فستیڤاڵی ئەم شەو فستیڤاڵی پاییزەی میرکایە. باشە. بێگومان میرکا هەر فستیڤاڵێک کە ئەنجامەدا یاخود هەر گەشتێک کە ئەنجامەدا ئاماژ لەم گەشتانە ئەوەیە کە هانی ئەوە بات کە بەشی گەشتیاری ناوخۆیی بەرەو پێش بەرێت لە ڕێگەی نیشاندانی ئەو شوێنە جوانانەی کە خەڵک ئێوێ سەردانی بکە یاخود کۆمەڵێک بەشی ناوچەی کوردستان هەیە بە تایبەت لە سنووری سلێمانی خەڵکێکی کەم پێی ئاشنابوون بەهۆی ڕێگاکەوەی بێ بەهۆی نەبوونی ڕێگا بۆ شوێنەکە میرکە هەڵەسێت بە دروستکردنی ڕێڕە و ڕێگا بۆی وەدانانی نەخشە بۆ شوێنەکە بۆی بتوانێت زۆرترین گەشتیاری بۆ ڕابکێشێ بێگومان چەپەچنارە خۆی ناوێکی دیارە بەڵام لە چەپەچنارە ڕێڕەوی چەپەچنارە بۆ گەیشتن بە شوێنەکە تۆزێ سەخت بوو و لە هەمان کاتیشا نەیەتوانی خەڵکێکی زۆر لەم شوێنە کۆ ببنەوە ئێمە کارمان لەسەر چەپەچنارە کرد ئەم جارە خۆشبەختانە توانیمان ڕێڕەوێکی لە با بڵین لە خۆڵەکە بۆ دروستکەین بۆی سروشتەکەی تێک نەچێت ماوەی 14 ڕۆژکاری تیاکراوە بە بەردەوامی بۆی بتوانرێت لە شوێنی لەو شوێنانی کە پێویستە خەڵک بتوانێت پشتێکی تیا بکات بەبێ ئەوەی کە سروشی ناوچەکە تێک بچێت توانیمانە شوێن دروست بکەین وەکو سەکۆیەکی خۆڵ کە خەڵک ئیساحەتی تیا بکات بێگومان فستیڤاڵی ئەم شەویشمان وێنەکانمان نەبوو بیبینی وێنەکان ئەگەر هاوکاران من ئامادەیان کردبێ هەندێک وێنەمان هەبوو هی فستیڤاڵەکە بتوانێت بڕوان لەگەڵ گفتوگۆکان فەرموو بەردەوام فستیڤاڵەکەی ئەم شەو چەندین خێزان تایە بەشداری کرد عادەتەن ئەم فستیڤاڵانە زیاتر عایلەی تایە بەشداریەکەن چالاکیەکان پێگاتە بوو لە لایڤ میوزیک و هەڵپەرکێ و هەروەها بۆەوەی کە گەشتیار بێتاقەت نەبێت داتاشۆیەک ئێنن کۆمەڵێک چالاکی تیانیشانەدەن بە هەمان شێوە فیلمی سینەمایی لێ پەخشەکەن و چەندین چالاکی پرسیار و دیاری تیا بوو. کاک بارام و کەسانی کە بەشداریەکەنیەوە بانگەشتنامەیان بۆکەن یان ئەوان خۆیان یەن داواکەن بەشدار بن لەگەڵتان چۆن ئەگەر کەسێک بێ بەشدار بێ؟ بێگومان ئێمە پێشەوەی کە کارەکە بکەین پلان لەوە دانین کە چۆن بتوانین ئەو کەسانی کە بەشدارە بن لە هەموو چین و توێژەکان بن واتە لە هەموو ناوچە کوردستانیەکان بەشداری بکەن. باش. لە ڕێگەی ڕیکلامکردنەوە بێگومان ئەم حاڵەتانە ڕووە ئێستا ئەمە ئەم شەو خۆشبەختانە لە هەچوە پاشای کوردستانەوە خەڵک بەشداری تیا کرده بوو یعنی ئەمە شتێکی زۆر خۆش بوو ئەوەی کە بە پاسیش نهاتبێ لەگەڵ ئێمە زیاتر لە 56 سیارەمان لە هەولێر و دوهۆک و کەرکووکەوە هاتووە کە ئەمە گرنگێکی زۆر باشی هەیە بۆ بە کللتورکردنی گەشت و گوزار لە شاری سلێمانی. ئەو وێنانەی بینن پشتێکە لەو چالاکیانی کە لە فستیڤاڵەکە بەڕێوە چووە ئەوەی کە ئێستا لەسەر شاشە هەیە چالاکی جۆرا و جۆرە گەنجان تیا بەشدارن وەکوتە زیاتر خێزانەکان بەشدارە بن زیاتر خێزانەکان تایە بەشدارە بن چونکە عادەتەن با بڵێن لە کوردستان ئەو کەشانە کەمن بۆیە هەموو کەس حەزەکە بەشداری ئەم کەشانەکە بەڵام خێزانەکان زیاتر ئارەزوی بەشداریکردنی ئەم کەشانەیان هەیە. کاک بارام ئەم فستیڤاڵانە کاکرێت ماوەی بۆ دیارەکرێ بۆ نمونە چەند ڕۆژێک بەردەوام بێت چونکە ڕەنگە ئێستا من بۆ نمونە ڕەنگە من ئەمڕۆ بیست بێتم کەشت فستیڤاڵێکی وا هەیە تاو فستیڤاڵەکەش کاتەکەی بەسەر چووە و ڕۆیشتووە ئەمانە دووبارە ئەکرێنەوە یاخود لە پلانتانە هەیە کە بۆ نمونە چەند ڕۆژێکم فستیڤاڵانە هەبێت یاخود هەموو هەفتەیە جارێک مانگی جارێک ئەمانە دووبارە بەگەر ناویشی نەنین فستیڤاڵ ئەم جۆرە چالاکیانە بەڕێوە بچن؟
بێگومان ئێستا ئەمە خۆمان هەموو هەفتەیەک گەشتی تایبەتمانێ باشە کە لەگەڵ ئەندامان و ئەو خەڵکانی کەیانێ بەشداری گەشتەکانمانکان بەڵام مەسەلەی ڤیسیڤالەکە ئەمە پێشتر ڤیسیڤاڵی گەشتوان هەبوو لە گوندی بەزەڕوو کە بەڕاستی ئەو ڤیسیڤاڵە یعنی زۆر ماندوی کردی چکە تەنانەت ڕێگەی سیارەکەشی تۆزە سەخت بوو زیاتر لە 970 کەس بەشداری ئەم ڤیسیڤاڵەیان کرد و شەو لێمانەوە هەموو بۆ ئۆتۆمبیلی خۆیان بێن ئەوەی کە بە پاس بێت دیەت ئەوەشێک بۆ منە دەوام پاسەکە خۆتان بۆتان دابین کردوون بەڵێ بەڵێ باش ئەوەی کە بە پاس بێت خۆی دێت ئەوەشی کە بیەوێت بە یعنی بە سیارەی خۆی بە یادەوامی هەبێت خۆی بە سیارەیەت بەڵام ئەوەی کە گرنگە لێرە ئەم کارانەی کاکرێت ڕۆڵێکی زۆر زۆر گرنگیانە بێت لەسەر کەرتی گەشتیاری چووکە بەڕاستی ئێستا ئەم مۆدرنە نوێی کە لەلایەن میرکاوە هاتوۆتە ناو یعنی شتێکی زۆر زۆر تازەیە تۆ لەسەر کولفەی خۆی لەسەر بودجێی خۆی ئەم کارانە کاتێکوێکی زۆر تەنها بۆی ناوچەیەکی کوردستان بەتایبەت لە سلێمانی بناسێنرێت چونکە ئەمە وەکو گرنگیمان پیاوە ئەوە نەی متابعەمان کردو ینی تۆ لە ڤیسیڤالێکە لە شەومانەوە بێت و ڕێگەیەکی دوور لەم جێوە سادەیە لە ناوچە کوردستانەکان بە ئام خەڵک بەشداری بکە ئەمە شتێکی کەم نییە ئەمە لە داهاتووە هەر کەسێک لەمانە ئەتوانێت دەکەس ڕابکێشە بۆ ئەم ناوچە کاک بارام باس لەوە کرد کە لەسەر ئەرکی کۆمپانیاکە ڕێکخراوەکە ئەم چالاکیانەم ڤیسیڤاڵانەکرێت ئەو تێچووی کە بەکاری دەهێنن بۆ ڕاکێشانی ڕێگاکە و ڕێکردنی شوێنەکەی کاتانە ڤێستیڤاڵەکەی تێدا بکەن یاخود ئەو هاوڵاتیانش کە بۆ نمونە بەشداریەکەن لەو ڤێستیڤاڵەدا ئەمانە هەمویان بڕێک پارەیان بەڵێ بڕێک پارەیان لێ وەردەگیرێت لە ینی با بڵین بەرامبەر بۆ بەشداریکردنی یاخود بۆ ڕێگای بۆ ئەوانەی کە بیانێ بە پاس سەردانی شوێنەکە بکەن یاخود چۆنە بە بەراورد بۆ پارەی کە وەرەگیرێت ئەتوانین بڵێم چالاکیەکە فریە چکە ئێمە ڤیسیڤاڵی گەشت ئەو ژمارە زۆرەی خەڵک کە زیاتر لە 970 کەس بەشداری تیا کرد تەنانەت پاسەکەشیان بێ بەرامبەر بۆ دابین کرا تەنها ئەوە نەبێت لە کۆتاییە لۆدێکی زۆر هاتە سەرمان ئەویش بۆکو کرێک بۆ خاوەن پاسەکان بەڕاستی ئەوان زۆر زۆری لاگوون نزیکەی 50 کەس ئەندامانی خۆمان نەفەری 4000ێکیان ناوە بە خاوەن پاسەکان ئەگەرنا ئەوەی کە هاتوو هەمووی بێ بەرامبەر بۆ لە خواردن لە چالاکی بەلەم کایاک لە ئەسب سواری هەموو شتەکان بێ بەرامبەر دابینکراوە پێشترا گەداریانەکەنەوە کە بێگومان ئەمە گەر بۆ گەشتێکی ئاسایی بێ ڕۆژەکە بەیانی تا ئێوارە بێ ڕەنگە تۆزێک ئاسانتر بێت بەرگەکان بەڵام بۆ شەومانەوە پێویستیان بە چادر و کۆمەڵێک خواردن و هەروە کۆمەڵێک کەلوپەل و کەرەسابێک کە لە بەردەستیانە بەکاری بێنن ئەمانە چۆن ئەگاداریانەکەنەوە هەر لەلایەن خۆتانە بۆیان دابین کراویان بێگومان ئێستا بۆ منێمە لە ڤیسیڤاڵی گەشتە هەموو خواردنی بەیانی ئێوارە هەمووی دابین کرابوو و جگەلەوە خێمەش دابین کرابوو لەم ڤیسیڤاڵەش بە هەمان شێوە سامە کە لێرێن ئەوان لەوانەیە لێ خواردنی بەیانی بخۆن چکە دەستە و جەمعی شتەکە بۆ هەمووی دابی نەکرێت و لەگەڵ ئەوەشە ئەم کەسانی کە هێنەیەرە پێیان ئەوترێ ئەگەر ئەم شانە زەرورن ئەگەر هەبن ئەگەر نەژبن بە تایبەت لەوانەی وەکو خێمە ئێمە وەکو میرکا 50 خێمەمان هەیە بۆ ئەوانەی کە خێمەیان نییە بۆی کە شەو بتوانن جەوێکی عەلەقە تەندروست بەڕێوە بەرن دەستان خۆش پرسیارمە یەک پرسیاری بەسیط هات بە مێشکمە پلانتان هەیە کە لە ناوچەکانی دیکەی کوردستانیش بیکەن بۆی کە لێساوە خەڵک ئەگەر بیە بەشدار بێ بێگومان زۆر گەنج هەیە بیە بەشداری و بێگومان ئینشاڵڵا لە هەموو ناوچەکانی تری کوردستانم چالاکیانە ئەکەین بەڵام بەڕاستی سلێمانی سروشتی زۆر زۆر جوانی تایە ئێمە لە ئێستاە کار بە بوردی لەسەر سلێمانی یەکەین پلانیشمان هەیە بۆ ناوچەکانی تری کوردستان بەڵام جارێک کۆمەڵێک مووقع لە شاری سلێمانی ماوە کە پێویستە گرنگی پێدرێت ئێمە سوپاسی ئەوانەشەکەین کە بەڕاستی داون دەستگا ئەمنیەکان بەرەوبەلایەتیەکان هاوکاریمانەکەن چکەمە بە یەکلایەن ناکرێت بێمان هاوکاری ئەوان ڕۆڵێکی زۆر زۆر گرنگی هەیە و بەهۆی ئەو ئەمنیەتە شەوەکە ئێمەتوانین ئەم لەشتان ساغ بێ سەرکەوتون بە هیوای بەردەوامی لەو زۆرە فیستیڤاڵ و چالاکیانە بەڵێ سپاس بۆ بارام ڕزگار ڕێکخەر و سەرپەرشتیاری گشتی ناوخۆی ڕێکخراوی مێرکا کە لای ئێمە ئامادە بوو. تاوین خۆشەویستان هیوای ڕۆژێکی پڕ لە ئارامیتان بۆ خوازیین ڕۆژێکی خۆش خواتان لەگەڵ لەگەڵ بێن.